Devi per faccia e mano se le vicina. سڵاوتان لەبێ بارمەتیا و کارانم هەواڵەکانم کاژمارەتان پێشکەشەکەین. هاوسەرۆکاتی کۆنسەی بەڕێوەبەری کۆمەڵجوواکین کوردستان کە جەکە لەبارەی ساڵاتی هەرێک لە کۆمەڵکوژیەکانی گەڕەکی غازی ئیستانبوڵی ساڵی 1995 و یاریگای قامیشلۆ لە 12 ئاداری 2024ەوە ڕاگەنرایەکی بڵاو کردوێتەوە و باسی لەو کۆمەڵکوژیە کردو و دەڵێ کۆمەڵکوژی غازی وەکو درێژکرای کۆمەڵکوژیەکانی دەوڵەتی چورکە بۆ سەرگەلی کورد عەلەوی سوسیالیستەکان کە لە ماوەی ڕابردوودا ئەنجام دراوەکو زۆر کۆمەڵکوژی دیکە گەل و تێکۆشانی هاوبەشیان کرایە ئامانج. کێجێکی شەیدن کۆمکوژیە قامشلۆ و گازیە ببیرانی هەفسەرۆکاتیە کۆنسەرە بەرا کۆمەڵجوواکین کوردستان کێجێکی ji bo salvegera komkujên Qamişlo û taxa gaziyê daxwînê de kecekê li ser komkujiya gaziyê wiha got. Di demekî ku têkoşîna li Kurdistanê bi pêşket di salên notî de têkoşîna hevpar Kurd bû, feraset û polîtikên faşîst ên kolonyalîst xistin metirsînê dewleta Tirk êrişî gel kir komkujî pêkanî. Ev polîtîkaya dewletê îro jî neguheriye û jalî AKP MHP ve dewam dike. Bersiva herî baş ji bo komkujiyan gel zêretir اتفاق و یەکیتیا خۆیان دموکراتیک خورد بکە. کەسێن دکم کوژە لە ستادیۆما کێجێکی کەسێن دکم کوژە لە ستادیۆما قامشلێ دە ژیانە خۆشدەستان بە داخوێنێکی ببیرانی وها گوت. ساڵا 2004 لە قامشلۆ کۆمکوژی پێک هات دەسەڵاتداریە پاشور و ئاسووری ببێ کۆمکوژیە خواست راپەرینە خەڵکێ ڕۆژاوا تو نەبکە گەلا لە هەمبەری هەف بدە شارکردن لێ رێژیما قڕکەر و پاشڤەر و هەلبەشیە. لەسەر ێریشێن دەوڵەتە ترکژی کێجێکی گوت êrişên dewleta Tirk ên li ser Rojava û Sûriyê êrişên rojaneyên Daişî û çeteyên din êriş û komkujiyên li Rojava tev bi destê dewleta Tirk çêdibin armanc têk birina şureşa li Rojava û rêveberiya Xweser e. Bersiva herî baş ji bo komkujiyan çareserkirina pirsgirênê Sûriyê li ser esasê demokratîkbûnê û avakirina jiyana hevpar a li ser esasê wekhevî û yekîtiyê ye. Kecekê dazanên dewleta Tirk a qirker a kolonyalîst bi êrişa li Şêladizê ji komkujiyekê din kir wiha got. Di vê êrişê de du welatiyên bi navê Saîd Mubarek û Aras Ferec şehîd bûn. Fermandariya Biryargeha Navenda Parastan Genepekê û Komîteya Meya Têkiliyên Derve derbarê vê komkujiyê de daxuyanî dan dewleta Tirk li Bakurê Kurdistanê çi dike dixwaze li Başûr Kurdistanê jî bike û pedekê jî bûye hevkarê qirkirina Kurdan ji alê dewleta Tirk ve pêk tê. Hemû êrîş bi piştgirî û hevkariya pedekê pêk tên lewra pedekiya li gel dewleta Tirk cih digire berpirsiyarê vê komkujiyê. ماڵپەڕی گەریلا تیڤ دیمەنی چالاکی نیشانشکێنی گەریلەکانی ئازادی لە دژی سوپای تورک لە گردی جودی بڵاو کردێتەوە کە لە 20 کانونی یەکەمی ساڵی ڕابردوو ئەنجام دراوە و تێدا دەردەکەوێت داگیرکەرێک بە سزا دەگەێنرێ. ماڵپەڕی گەریلا تیڤ دیمەنی چالاکێکی نیشانشکێنی گەریلا ئازادی کوردستانی لە دژی دەوڵەتی تورک بڵاو کردێتەوە لە دیمەنەکاندا دەرکەوتووە گەریلەکانی ئازادی با چالاکی نیشانشکێن سەربازێکی داگیرکەری تورکیان لە کاتی ڕێکردندا دەپەکن و بە سزەی دەگەێنن. ئاماژە بۆ شکراوە چالاکیەکە لە 20 مانگی کانونیەکەمی ساڵی ڕابردوو لە گردی جودی لە ناوچەی بەرخۆدانی زاب ئەنجام دراوە. دوابەدای چالاکیش گەریلەکانی ئازادی دوو ئۆپراسیۆنی شۆڕژگەڕیان بەناوەکانی شەید هەڵمەت دێرەلو و دۆغاڤیا لە 12 کانونی دومی ئەم ساڵ و هەڤەی مانگی ڕابردوو ئەنجامدا و تێیدا زیاتر لە 100 سەرباز کوژراون و چەندینی دیکەش بریندار بوون. هەروە دەست بە سەردان پارچە چەک و کەرەسەی سەربازیشدا گیراوە. لە درێژەیەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جستەی ڕێبەرۆجەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا باکووری کوردستان لە 106مین ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چارچی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێکرد و چالاکیەکە لە ڕۆژی 106میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێکردووە و تاوەکو ئێستاش بەردەوامە. ڕۆزا حەسەن هەندامی نوێنەرایەتی کۆنگرەی ستار لە باشووری کوردستان بانگوازی بەشداری لە جەژنی نەورۆز دەکا و دەڵێ بەڕەنگ و هێزی ژن نەورۆز پیرۆزکەن و بانگوازی لە تەواوی کوردان دەکات نەورۆز بکەن بە هەنگاوی ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان و چارەسەری کێشەی کورد. ji bo tevlebînê Newrozê li bin şiarê got azadî fîzîkî ji bo rêberap û pirsê Kurd çareserî ji bo pirsê Kurd banga min ji bo tevahî gelê me yê got li Başûrê Kurdistanê ye bo
آگری نوروزه ام گر بکن و بکن پنگاوا سرکفتنه جبو آزادیا فیزیکی جبره بر آپو استاتیا سیاسی جبو کرد پیوست گو خلک ما هر دری کی گول کدریه بجداری نوروز ببه و بکی حمله سرکفتنه جبرگو نوروز روزه کی ولو گو تدا اراده گلان تدیار کرن اراده گله کرد وکو استاتیا سیاسی یا گله کرد تدیار کرن روزه کی تایبته روزه کی نتویه جبوجی جاره کی دیتر برنگ جن برنگ جن آزاد بن شعار جن جان آزادی آگری نوروز به هفدرا ام گر بکن والقاضا بن وبكن بينغافا سركفتني وداگر كاري وقركرني ام تيك ببن مدروشمی آزادی با ربرو جلان چارەسەری سیاسی بۆ پرسی کوور ئەمساڵی شاوشێوی ساڵانی ڕابردوو ئاهەنگی نەورۆز لە بناری قەندیل پیرۆز دەکرێت لە ئێستا و ئامادەکاری دەستی پێکردو و بانگوازی لە هەموو خەڵک دەکرێت بەشداری بکەن. ئەم ساڵیش لە چوار پارچەی کوردستان و لە بناری قەندیل بە جۆژێکی گەورە ئاگری نەورۆز بڵند دەکەین بۆی ئەم ڕۆژە پیرۆز و نیشتمانیە پیرۆز بکەین. ئێوە بانکێشتی قەندیل بانکێشتی گۆڕەپانی بەرخۆدانتان دەکەین. گەلی ئێمەی هێژە نەورۆزی ئەم ساڵ لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا پیرۆز دەکرێت. هەردوو ڕۆژی پیرۆز بەیەکەوە زۆر واتادارترە. وەرن بەرامبەری دوژنان هەڵوێستی خۆمان دیاری بکەین و بەیەکەوە بانگی سەرکەوتن بدەین و بڵێن ئێمە سەرمان لە بەرامبەری ئێوەدا دانانەوێنین. نەورۆز بانگی بەرخۆدانە. پێش 2724 ساڵ لە بەرامبەر زوڵمی زوحاکان گەلانی بندەست یەکێتی خۆیان دروست کرد و بە پێشەنگایەتی کاوەی ئاسنگەر دەستیان بە بەرخودانی تێکۆشانێکی گەورە کرد و سەرکەوتن. ئەم ڕۆژ لە کوردستان جیهاندا زوحاکی سەردەم هەنا کە ژیانیان لەگەلی ئێمە کردوتە دۆزەخ. لەسەر کوردستان داگیرکردن و قڕکردنیان سەپاندووە و بانگی ئێمە بۆ گەلەکەمان ئەوێ وەرن بەرامبەری زوحاکانی ئێستا بەرخۆدان بکەین و تێبکۆشین و ئاگری نەورۆز بڵند بکەین. کاوەی سەردەم مەزلوم و دۆغان لە تاریکاتی زیندانی ئامەد مەشخەڵی نەورۆزی 21 ئاداری 1982 گرتە دەست و ئاگری بەرداد جەستەی خۆی گوتی ئاگری نەورۆز ناکوژێتەوە بەرخودان ژیانە. ئەو مەشخەڵە لە ساڵی 1984 لە چیاکانی کوردستان لە دەستی گەریلاکانی کوردستان بەرز دەکرێنەوە. گەلی وڵات پارێز مەشخەڵی نەورۆزتان ئێستا لە هەموو چیاکانی کوردستان بڵاو بۆتەوە لەسەر چیای زاپ و مەتینا و ئاواشینە لە دەستی گەریلادا لە چیاکانی زاگرۆسە. ئەو مەشخەڵە ئێستا لە چیاکانی قەندیل پیرۆزە. وەرن پێکەوە ئەو ئاگری نەورۆز گەشت بکەین و وەرن پێکەوە لەو مانگە پیرۆزەدا جەژنی هەرە کۆنیەتەوەیمان بە جۆشەوە پیرۆز بکەین و بانگی خۆمان بۆ نیشتمانی ئازاد بڵند بکەین. وەرن بەیەکەوە بانگی بەرخۆدان و سەرکەوتن بڵند بکەین. وەرن بەیەکەوە بانگی ئازادی سەرۆک ئاپۆ بدەین. بانگی ئێمە بۆ گەلانی ناوچەکە و بۆ گەلی کوردە و وەرن بێکەوە بڵین بژی نەورۆز بژی کوردستان بژی سەرۆک ئاپۆ. بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی زاخۆ بڵاوی کردوتەوە بەیانی ئەمڕۆ ئەگەر لە کەمپی بەرسڤی لە سنوورەکان کەوتوتەوە دەشڵێ بۆی ئاگرەکەوە چەند خێوەتێک سوتەون. بەڕێوەبەری بەرگری شارستانی زاخۆ لە سنووری دهۆک لەبارەی کەوتنەوەی ئاگرێک لە کەمپی سنوورەکان ڕاگەنرایەکی بڵاو کردوتەوە و باسی لەو کرۆ بەیانی ئەمڕۆ ئەگەر لە کەمپی بەرسڤی لە سنوورەکان کەوتوتەوە دەشڵێ بۆی ئاگرەکەەوە چەند خێوەتێکی دانیشتووی ناو کەمپەکە سوتاون. لەبارەی هۆکاری ڕووداوەکە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی زاخۆ هیچ زانێرێکی ئەوتۆی نەخستۆتە ڕوو جێگای ئاماژەیە کەمپی بەرسڤی لە ساڵی 2014دا کرایەوە 1555 خێزانی ئێزیدی دەژین ئەوە چەندەمین جارە حاڵەتی وا ڕوودەدا و زیان بە دانیشتوانی ناو کەمپەکەش دەگەێنێت. بۆی هێرش و داگیرکاری دەوڵەتی تورک بۆ سەرچاوەکانی وزە و ژیان ژێرخانی ڕۆژاوی کوردستان 2 ملیۆن کەس بێکارەبا و بێ ئاون و 5 ملیۆن کەسیش بێغاز ماونەتەوانە. بەپێی بەدۆداچوونێکی شار پرێس بۆ هێرش و داگیرکارەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژاوی کوردستان ملیۆنان کەس لە ئەو کارەبا و غاز بێبەش بوون. ئێستش خۆبەڕێوەبەری باکوور ڕۆژهەڵاتی سووریا سەرخاڵی چاکردنەوە وەگەرخستنی وێزگەکانن. بە دەوڵەتی تورک لە ماوەکانی ڕابردوودا وێزگەی غازی سویدی لە ناوچەی دەرک و بەشی کارەباکەی بردووان کردووە. هەروە وێزگەکانی کارەبای کۆبانە عینیسا دربەسپی قامیشلۆ تربەسپی بردومان کردووە. لە ئەنجامی و هێرشەدا 2 ملیۆن کەس بێ کارەبا و بێ ئاون و 5 ملیۆن کەسیش بێ غاز ماونەتەوە. هەروەها بەڕێوەبەری کارگەی غازی سوید ئاگەیت عەبدولمەجید بە شارپرێسی ڕاگەاندووە تیمەکانیان لە 14 کانونی دومی 2024 دەستیان کردووە بەکار لە کارگەی غاز و بشی کارەبا بۆ پێی ئاسی زیان و وێرانکاری زۆر گەورەی هەیە و پێویستی بە تیمی گەورەتر و ئامڕاز و دەرفەتی زۆر باشتر هەیە. بەو
بەوتەی عەبدولحەمید تیمەکانان بەپێی دەرفەتەکانی ئێستا بەشێک لە کارگەی غاز و کارەبای سویدیان چاک کردوێتەوە و ڕاشیگاندۆ هەوڵ دەدەن لە ئایندێکی نزیکدا کارگەکە بخەنەوەگەر بۆ خزمەتکردنی دووبارە. ئەندامێکی ئەنجومەنی نەنەرانی عێراق دەڵێت موچەی هەرێمی کوردستان خەرجی بەکاربردن لە یاسای بودجە زیاد دەکا و هەرێم داهاتینەوت و دەواازەکانی ڕادستی عێراق نەکرد و حکوومەتی عێراق لە لیستی موچەی هەرێم دڵنیانە. نازم شبلی ئەندامی پەرلەمانی عێراق لە لێدوانێکدا بە ڕۆژنامەی سەباح ڕایگەیاندووە پێشتر حکوومەتی فیدرالی پێشوەختە موچەی بۆ هەرێمی کوردستان ڕەوانە دەکرد بە شێوی پیشینە. هەروەها حکوومەت بەردەوام لەسەر ناردنی پێشینەکان چونکە کێشەکە هێشتا لە بنەڕەتدا چارەسەر نەکرا بە تایبەتی هەرێم هیچ بڕەپارێکی لە داهاتینەوت یان لە داهاتی نەوتی بۆ حکوومەتی ناوەندی ڕادەسی نەکردووە. دەشڵێ بە پیاسای بودجەی ساڵی 2023 دەبێ هەرێمی کوردستان داهاتی هەناردەی 400,000 بەرمیل نەوت و داهاتەکانی دیکە و ڕادەسی عێراق بکە، بەڵام ئەوە ڕووی نەداوە بۆیە حکوومەتی عێراق بە شێوەیەکی قەرز موچەی هەرێمی دەنارد. نازم شبلی ئاماژەی بۆشدا حکوومەتی عێراق لە لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم دڵنیانە و نازانێت چەندێکی ئەو لیستە لە موچەخۆری وەهمی پێکاتەوە، بۆیە بە وردبینی و پێداچوونەوەیەکی زۆری پێدەچێت. دەشڵێ ناڕوونی لە زانێرەکان هەیە و گومان دروستەکە موچەی فەرمانبەران خەرجی بەکاربردن زیاد دەکات، بەڵام ئەگەر ژمارەکان ڕاستەقینە بن ئەوە ئەرکی حکوومەتە موچە دابین کات. فەرماندەی ئۆپراسیۆنەکانی بەغدا بڵاوی کردوێتەوە ئەمڕۆ لە چەند ئۆپراسیۆنێکی کێزەکانیان لە شوێنێکی جیاوازی بەغدا توانیویانە 4 کەس دەستگیرکەن کە 3 لەوانە ئەندامی داعش بوون، ئەوی دیکەیان بەپێی مادەی 32 داواکراوە. لە ڕاگەیەنراوەکە داتووە لە چوارچێوەی جێبەجێکردنی ڕێنماییەکانی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی بەغدا لەگەڵ دەستپێکی پلانی ئەمنی بۆ مانگی ڕەمەزاندا هێزانەکان چەند ئۆپراسیۆنێکیان لە چەند شوێنێکی جیاوازی بەغدا ئەنجامدا. ئەمەژە وشکراوە لە ئەنجامی ئۆپراسیۆنەدا 4 تۆمەتبار دەستگیرکراون کە یەکێکیان بەپێی مادەی 32 داواکراوە و لە کاتی دەستگیرکردنی ناڕنجۆکێک و بڕێک مادەی هۆشبەریشی پێبووە. ئەوەش خراوەتە ڕوو 3 کەسی دیکە لە شارەدەی عەلام و مەشهەدەوە دەستگیر کراون کە بەپێی مادەی 4 تیرۆر داواکرابوون و 3 کەسە پەیوەندیان بە ئەندامی داعشەوە هەبوو. هەروە کۆمەڵی کەرەسەی تەقەمەنی لە ناوچەی ئەبوو فراس دەستی بەسەرداگیراوە کە پاشماوەی داعش بوون. لە کۆتای ڕاگەنراوەکەش داتوە تەقەمەنیەکان لەلایەن هێزەکانی هاوبەش لە لەوای 25 و هێزەکانی دەستگای ئاسایشی نیشتیمانی تەقێنراوەتەوە. هەروە تۆمەتبارن کەرەسەی دەست بەسەرگیراوەکان ڕادەستی دەسەڵاتی